yanımdan hoş demeyi açılabilirim desti to açılabilirim fikri to açılabilirim fikri to هونەرمەندان ئیڤان و بنجامین نوێترین ئەلبومیان بەناوی پێی بڵێن بڵاو کردەوە کە 10 تراکە و میوزیکەکەیان بە شێوەی ئەلکترۆنی ئامادە کردووە. پێی بڵێن خۆشم دەویست پێی بڵێن نەتەنیا. ئەو هونەرمەندانە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە هۆڵی ئۆتێل ڕامادا لە شاری سلێمانی وردەکاری بەرەمهێنانی ئەلبومەکان خستە ڕوو. ئەلبومەکە بەناوی پێی بڵێنە. ئیڤان لە لێدوانێکیدا بۆ کۆرەک بۆکس باسی ناوی ئەلبومەکەی کرد کە چیرۆکی خۆشەویستی هاوڕێیەکیانە. ئەم تێکستە برادێکی کۆنی منە بەداخەوە عمری خۆی کردووە، یعنی هەم بەس ئەو شتەی نووسی بوو پێی بڵێن خۆشم دەویست لە پێش ڕۆیشت نەکەی پێی بڵێن بەتەنیا بەزەوەی بۆ من ناردبوو، بەڵام دوای ماوەیەک عمری خۆی کرد و ئەرزم بە حوزورتان کە ئەم تێکستە بۆ من مابوو لە لای من ماوەیەکی زۆر لە لای من مابوو. وەک دەینێک بوو دەمویست بم کە ئەم ئیتفاقە بەجۆی خەڵک بگەینم، اتفاقێکی عاشقانە بوو. ڤیدیۆ کلیپێکمان بۆ کردووە کە لە شەبەکەی ئێوەش بڵاو دەبێتەوە بەنەوی پێی بڵێن کە بەداخەوە ئەم کەسە بە خاتری خۆشەویستەکەی عمری خۆی کردووە. بە خاتری ئەوە من ئەم نەوی ئەم ئالبومەم دانەوە پێی بڵێن کە ئالبومەکە فول ئەلکترۆنیکە، بۆ یەکم جارەکە ئالبومی فول ئەلکترۆنیک دەکرێت لە کوردستان. ئەو ئەلبومەی ئەوان میوزیکەکەیان بە شێوەی ئەلکترۆنی ئامادە کردووە و خۆشیان بە یەکەم کاری لەو شێوەی دادەنێن. ئیڤان ڕوونکردنەوەی زیاتری لەو بارەیەوەدا و وتی ئێمە هەر ئیشی ئێمە هەر ئەلکترۆنیکە، بەڵام فول ئەلکترۆنیک ئیشمان نەکردبوو، ینی هەمیشە وەسەتمان گرت بوو. پێشتر ئەم سیدیەکانی قەب پێشەوە تۆزە شێوازەکەی فارقی دەکرد بە خاطری ئەوەی کە فول ئەلکترۆنیک هێندێک جارێ زوو بوو بۆ کوردستان کە ئێمە فول ئەلکترۆنیک ئیش بکەین، بەڵام ئەلحان خەڵک جۆی عادەتی کردووە بە موسیقیەکانی ئێمە، بە خاطری ئەوە دەتوانین ڕاحەتتر ئەم شتە بڵاو بکەینەوە بە فول ئەلکترۆنیک و دەبێت موسیقی دەبێت بە ئەلکترۆنیک بکات، ینی چ بمان هەوێ چ نەمان هەوێ موسیقی دەبێتە ئەلکترۆنیک. هەر ئەو چۆنی کە لە تەواوی عالەم بۆتە ئەلکترۆنیک لە کوردیش دەبێتە ئەلکترۆنیک. یعنی ئەوەندەم خۆش دەوێن ناچێ لە بیرم ئەتری تۆ ناچێ لە بیرم فیکری تۆ ناچێ لە بیرم دەستی تۆ. ئەو دوو هونەرمەندە بران و هەمیشە گۆرانیەکانیان پێکەوەی و ئیڤان دەڵێت لەو ڕۆوە هاوکاری یەکتر دەکەن. بە خاطری ئەوەی من ئەم ئیشانی دەکەین لەگەڵ یەک دەیکەین، یعنی لە سیفرەوە تا سەد ئەی تازێت لەگەڵ یەک دەیکەین. ینی من تێکستێک دەنووسم دەیدەم بە بنجامین مێلۆدیەکی لەسەر دادەنێ، بنجامین مێلۆدیەکی هەیە دەیدا بە من دەڵێ ئەم مێلۆدیە چۆنە، من تێکستی لەسەر دەنووسم و خەڵک لە ئێمەی دەوێ کە لەگەڵ یەک بیخێنین. پێی بڵێن خۆشم دەویست پێی بڵێن هەتەنیا. ئیڤان و بنجامین لە بنەڕەتدا خەڵکی شاری تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران و فارسن، بەڵام ئەم ئەلبومەیان بە زمانی کوردی بڵاو کردوێتەوە. بنجامین ئاماژەی بۆوە کرد دایکیان فێری زمانی کوردی کردوون بۆیە دەتوانن بە کوردی قسە بکەن. ئەوە لە نامەتەکانیە کە زەحمەتەکەی دایکم کێشا لە منداڵی لەگەڵ ئێمە کوردی قسە دەکرد، ئەوە بوو کە ئێمە ئاشنا بووین بە زبانی کوردی و عەلاقمەند بووین و موزیکی کوردیمان شروع کرد. ئەو دوو هونەرمەندە برایە جیا لە کاری گۆرانی وتن بەشداریان لە فیلمێکی سینەمایش کردووە. بنجامین لەو بارەیەوە زانیاری زیاتری خستە ڕوو. دوو سێ دانە پیشنهادی فیلمم بووە، بەڵام مشکلی سەناریۆیی بوو، من پێم خۆش نەبوو یەکاک ئایوان، بەڵام تابعاان لە بەرنامەی ئایندە هەیە کە یەک فیلمی جوان سازکەین. ئەو هونەرمەندە بەلایەوە باشە لەگەڵ ئیڤان و هونەرمەندێکی دیکە گۆرانی هاوبەش بڵێت. من ئەوە بەدەم بڵێم لە کوردستان گۆرانی بێژی چاکمان زۆرە، واقعا زۆرە، ینی لە ئێران ئەوەندە گۆرانی بێژی چاک نییە کە لە کوردستان هەیە. ئەوە تابعاان پێتان دەڵێم، بەڵام منیش زۆر پێم خۆشە بۆنە
من پێم خۆشە کە لەگەڵ گۆرانی بێژەکانی ئیدیش کارکەم زۆر پێم خۆشە بەڵێ ئەگەر پێش 100%. خۆشم دەبی